من کە ناوم عوسمان محەممەد عەزیز سڵامان ساڵاغا مەشهورە بە یەکێک لە بنەماڵەکانی تەرخانی ناسراوین، بەڵام ئێستا لە مەترەی خۆمانە بە عوسمانیم کە حەوێ بانگم ئەکەن. من لە ساڵی 1979 لە چواری ئیفتیدایی بە یەکەم دەرچووم بۆ پۆلی پێنجی ئیفتیدایی، مامۆستایە بە ناوی عەلی ئەکبەر فەیزوڵڵا کە بەدڵشاد ناسرا لە شیرەمبەر لە مانگی 1986 شەهید بوو. ئەم کتێبەی ئەم دەفتەرەی بە زیرەکی دامێ و زۆری خۆشگەر و کاڵی تەلەبێکی زیرەکی تو ئەمانە. لە دوای ئەوەی کە ئەم دەفتەرەی دا پێم و بە زیرەکی ئەمانە، من طبعا ئینسان هەتی و باوکی نیو برایی گەورەیەک برای لە خۆم تۆزێک گەورەتر بوو، ئەو ساڵی دوان لە من گەورەتر بوو، پەنامان بدەبەر ئاژەڵداری حیوانمان بوو. لەبەر ئەوەی چارم لەو چوومە لای کلمێنە لای ئاژەڵداری، لەو ڕێ ئاژەڵداریەوە وردە لە تەمبەنی 10 ساڵی و بەرەو 11 ساڵی خوانمان بەخێو کرد و ئەمجار من ئاژەڵداری ئەومانمە کرد. ئەوەنە خولیای ئەو مەکتەب خوێندنە بووم، لەبەر ئەوەی لە بیرم نەچێت دایمە ئەم دەفتەرەم پێ بوو، ئەم دەفتەرەم پێ بوو شتم تیانووسی، لەبەرەوەی لە بیرم نەچێت. یەکەم تاریخی ئەم دەفتەرە کە شتم تیانووسی ئەمەیە لە ڕۆژی 25 نۆی 1970 حربی ئێران و عێراق دروست بوو. تیارێک لێرەوە هەڵت دای لەم تەقیەکانی پانکە و لە معمەل شەکرەکەی سلێمانی کە دای لە معمەل شەکرەکەی سلێمانی دوایی کرێکارێکی ڕوسیش بە سەر سایلۆکەی گەنمەکەەوە بۆیش کەوتە خوارەوە، کرێکاریش نەما، کرێکاری مرد. لە دوای ئەو کێشە و ڕووداوە بووە، ئیتر ئەو معمەل شەکرەکەیش خاز نەکرایەوە و سایلۆکەیش خاز نەکرایەوە. من تا ئێستا دەستم بەم نووسینە کردێ لە ساڵی 79 بۆ هەشتا وازم لەو نووسینە ناوت و خولیای ئەو نووسینە بووم. و ئەمە یەکەم دەفتەرمە لە ساڵی 1970 بۆ هەشتا وەرم گرێت لە مەکتەبە، نووسینم تیا کردە هەتا لە ئازار کە ئێمڕۆ 5/8 2018 ئەمە کۆتا دەفتەر بۆ کەشتی تیانووسم. ئەمە بۆ نمونەی سا ئەم دەفتەرانە، ئەمە بۆ نمونە 2008، ئەمە 2009، ئەمە 2012، ئەمەیان 2008، ئەمە 2014 شەڕی داعشە، ئەمە 2015، ئەمە 2016، ئەمە 2017، ئەمەش 2018 کۆتای ئەم ساڵمە. ئەمەش هینی ساڵەکانی لە 81 بۆ 82 نەوەتەکانە، ئەمانەیش هەمی هەوەیەکی ساڵی تێزیوانە لە ماڵەوەم و لە دەفتەری گەورە ئەمنووسی دەفتەر بە دەفتەر بەدلمە کرد و نە خولیای ئەوینە. ئەمەش دەفتەری کتێبی شارە زورە کە هەر کەسێ مقاتعی دیگەی خۆی دەچوو بە ناوی خۆمەوە دەرچووە. ئەمەش حەزەکەم زانی بەش 2006 بۆ 2007 لێرە سەدام حوسێن سەرۆکی عێراق ئیدام کریا لە بەرەبیانی 6 بەیانیە بەروانی جەژنی پیرۆز بووە، جەژنی ڕەمەزان قوربانی پیرۆز بووە 30/12 2006 سەدام حوسێن لە ساعت 6 بەیانی ئیدام کریا. 2/6 2007 یەکەم ڕۆژی حیوان سەربڕینی قەسابخانەی قەرەگۆلە، تەمانەوە زۆر میوە چونکە قەسابخانەیەکی مەحافەزەیە، لە 2/6 2007 دەستی پێکردەوە حیوان سەربڕین. ئەوەنە لە خۆشەویستیان لەسەر لێم نووسیە بسم الله الرحمن الرحیم. ئەمە لە 7/12/82 لە گوندەکەمان لە داریقەلان کارەبامان بۆ هات، 2 مانگی مەولوو بووە. لە مانگی ئینگلیزیەکە 7/12 بووە، لە مانگی عەرەبیەکە بڵێن مانگی کوردیەکە 2 مانگی مەولوو بووە. لە خۆشییان مەولوومان کرد، ئەو ئێوارە خۆی کارەبا خریاوە سەر دیەکەمان و کارەبامان بۆ